پرۆژەی کارۆاوی گوندی کەوەرتە کە لەسەر ئەرک و ماندووبوونی خەڵکی گوندی کەوەرتە بەرهەمێنراوە لەو کاتەدا بەرهەمێنرا کە قەیرانی کارەبا لە باڵەکاتی هەبوو تەنانەت مرکزی باڵێن سەنتەری قەزای چۆمان لە بێکارەباییدا تەنیا مۆلیدەیەکی هەبوو ئەو کاتە کە هێڵی گشتی کارەبا نەگەیشت بۆ گوندی سنووری باڵەکاتی بۆیە ئێمە بیرمان لەوەی کردەوە کە کارەبا لە گوندی کەوەرتە لە ڕێگای پرۆژەی ئاویەوە بەرهەم بهێنین و کە دۆستی ژینگەیە و هیچ کارەبایەک یا بڵێن هیچ وزەیەکی تێدا سەرف ناکرێت و لە هەمان کاتیشدا ئەو ئەوەی کە بەکاردێنرێت بۆ کارەبا دەگەڕێتەوە بۆ ناو ڕووباری گشتی. لە حوتی چواری 2004 دەستمان کرد بە دەستپێکی دروستکردنی ئەو کارەبایە و لە چواری دەی هەمان ساڵ لە 2004 توانیمان کارەبا بگەینین ناو گوندی کەوەرتە. ئەم کارەبا لە ئێستادا کە ڕاستە بەشی پێداویستی و پێویستیەکانی گوندی کەوەرتە ناکا بەڵام گرنگجی لەوەدایە کە نزیکەی 20 ساڵە بەردەوامی کارەبا بەخشێت بە گوندی کەوەرتە. نزیکەی 25 هاوبەشی هەیە لەو کارەبایە بڕی 2 ئەمپێر کارەبا دەگات بە هەر ماڵێک و مانگانەش بڕێکی دیاریکراو کە نزیک 5,000 دینار لە هەر ماڵێک کۆ دەکرێتەوە ئەوەش بۆ ئەو تێچوویە کە لە کاتی شکانیان گرفتێک کە دێتە پێش بتوانین بەو پارەیە چاچی بکەینەوە. ئەم پرۆژەیە لەسەر ئەرکی خەڵکی گوندی کەوەرتە بەرهەمێنراوە بە هیمەت و بازووی خەڵکی گوندی کەوەرتە و گوندیشینان بەرهەمێنراوە و هیچ دەستگایەک یان لایەنێکی سیاسیان حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوێک هاوکار نەبووە لە بەرهەمێنانی کە لە کاتێکدا دەبۆ حکوومەتی هەرێم پلانی هەبووە لە دروستکردنی ئەو پرۆژە بچوک بچووکانە بۆ ئەوەی بارگرانایی لەسەر پاڵەپەستۆ لەسەر هێڵی گشتی کارەبای نیشتیمانی کەم بکرێتەوە. خەڵکی گوندی کەوەرتە کە ئێستا دانیشتوانی لە نزیکەی 25 ماڵە پشت دەبەستن بەو کارەبایە. پرۆژەیەکی 100% با بڵێن هاوڕێی ژینگە و سروشتە کە ئەو بڕێک ئاوەی کە لە جۆگەی گشتی هەڵبەستراوە لە ڕووباری گشتی چۆمانەوە دوای ئەوەی کە کارەباکە بەرهەم دەگەڕێتەوە هەمان ئەو ڕووبارە و واتە هیچ بە فێڕۆچوونێک تێدا نابیدرێت. کەوەرتە جیاواز لە گوندەکانی دیکە ئەوەیە کە کارەبایەکەی نزیکەی 20 ساڵە بەردەوامی هەیە و ناڵم تاقە گوندە بەڵام تاکە گوندە لەوەی کە ئەو بەردەوامیە کە هەبووە هیچ کاتێک نەبووە بگاتە مانگێک کارەبا شکابێتە ئەویش بەهۆی کەوەی کە شوێنی کارەبا هەڕێشتنی جۆگەکەیان با بڵین ئەو شوێنی کە کارەبای لێ بەرهەم دێنرێ بەرزیەکەی کەمە ناچار بووین ئێمە نزیک بکەینەوە لە ڕووبار لەوەی بەرزەکەمان زیاد بێت و ئەوەش هۆکار بۆ بەوەی کە لە کاتی لافا و بەرزبوونەوەی ئاستی ئەو زیان بە کارەبا بگەێنی بەڵام هیچ کاتێک نەبووە مانگێک ئەو کارەبایە بپسڕێ. ئێمە هەمیشە هاوکار بووینەوە بە خۆمان کارەباکەمان خستۆتەوە سەر پێ و توانیمانە ئیدامەی پێ بدەین هەتا ئێستا. گوندی کەوەرتە دەکەوێتە سنووری قەزای چۆمان لە سنتەری قەزای چۆمانەوە 4 کیلۆمەتر دوورەوە لە هێڵی گشتی یان با بڵێن ڕێگای گشتی هامیلتۆنیشەوە 1 کیلۆمەتر دوورە و لە سنتەری قەزای سۆرانیشەوە نزیکەی 35 کیلۆمەتر تا 40 کیلۆمەتر دوورە. ئەو کاتێک کە ئێمە بیرمان لە کارەبا دروستکردن کردەوە پرسمان بە حکوومەت کرد لەو کاتەدا دەبوو حکوومەت هاوکارمان بە بەڵکو ڕێگریشی دەکرد بەوەی کە ئەو کارەبایە شوێنەی کە کارەبای لێ بەرهەم دێنرێ نزیکە لە ڕێگای گشتی هامڵتۆن کە لەوانەیە ببێتە هۆی هەڵدێرانی ئۆتۆمبیلەکان بۆ ناو ئەو کارەبایە و کارەسات ڕوودا کە لە ئەمە لە کاتێکدا ئەوە 20 ساڵشە و خۆشبەختانە سپاس بۆ خۆی گەورە هیچ ڕووداوێکی هەوا ڕووی نەداوە یاخود ڕێگری دەکرد لەوەی کە ئەو شوێنە بەرزی کەمە لە کاتێکدا ئەوە کارەبایەکەش ئێستاش هەتا ئێستا بەردەوامی هەیە. حکوومەت هیچ هاوکاریەکی نەکردینە تەنانەت هیچ لایەنێکی سیاسی هیچ هاوکاریەکی نەکردینە ئەوەی کە کرایە هەمووی بە هیمەت و بازوو تێچووی گوندنشینانی خەڵکی گوندی کەوەرتە. 20
کارەبا 24 کاتژمێری کە ئێمە هەمانە سوپاس بۆ خۆی گەورە لەسەر ئەرچی خۆمان دروستمان کردووە لەسەر ڕووباری باڵەکایەتی کە لە ساڵی 2004ەوە بەڕاستی ئێمە کێشەی کارەبامان چارەسەر و الحەمدوللا لە خوای بەزیادبی زۆربەی ئەو پێویستیانێک کە لە ماڵەوە پەیڕایی ئەکەین لە خوای بەزیادبی و هەمومان لە خەڵکی گوند خەمخۆرین بۆیە 20 ساڵە ئەو کارەبایە بەردەوامە چکە هەمومان تاک بە تاچی گوند خەمخۆری ئەو کارەبای و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر لە بەرنامەی کاریدا هەبی ئەتوانی لە دەڤەری باڵەکایەتی بە حکمیەوەی سەرچاوی ئاوی زۆرە ئەتوانی لەو بەشێکیان لە زۆربەی گوندەکانی باڵەکایەتی و بە خودی قەزای چۆمانیشەوە ئەو کارەبایەدا. ئەمەوەکو دانیشتوانی گوندی کەوەرتا سوودێکی زۆرمان دیتە لەو کارەبای کە نزیکەی 20 ساڵە دابین کرایە لەلایەن خەڵکی گوندی کەوەرتەوە و توانرا ئەو کارەبایە توانیتن سوودی لێ ببینین لەو کاتانێکەوە کارەبای نیشتیمانی نییە و کارەبای نیشتیمانیش بە ڕێژێکی زۆر کەم ئەدرێتەوە ئێستا و بەردەوامیش دو ئەو کارەبای هەوڵ و هیمەتیش زۆریە بێ پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە بەردەوام نوێکردنەوە و بە دابینکردنی کەلوپەلی کارەبا هەیە ئەویش کولفەکی زۆری لەسەرەمە زیاد کردێ بەڕاستی بەحقەت ئەوەی کە ئەمە کردیتن حکومت پێویستە لەسەر حکومەتی کە هەوڵن لۆ بدا زیاتر پەرەی پێ بدەین چونکە ڕێژەی ئەمپێریەکەی کەمە بەڕاستی ئەگەر حکومەتیش هەوڵەکی لەگە دابین و ئامێری پێشکەوتوتری دۆدابین کردبین و پارەشی لە تەرخان کردبین ئەتوانی زیاتر پەرەی پێ بدەین و ببینە هۆکارێکەوە زەختی کارەباش کەم کەینەوە لەسەر حکومەت ئەگەر حکومەت یارمەتی دابین.